یەکی ئایار ڕۆژی هاوپشتی جیهانی کرێکاران و نوێکردنەوەی پەیمان بۆ نەبەردەکانی داهاتوو. یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. گرنگی ڕاستەقینەی ئەم ڕۆژە بەر لە هەر شتێک لە جیهانی بوونیدایە. ئەم ڕۆژە تەنیا هی کرێکارانی وڵاتێکی تایبەت، نەتەوەیەکی تایبەت یان ناوچەیەکی تایبەت نییە، بەڵکو ڕۆژێکە کە کرێکارانی سەرانسەری جیهان بە هەموو جیاوازیە زمانەوانی، کلتوری، نەتەوەیی و نیشتمانیەکانەوە خۆیان وەک بەشێک لە چینێکی جیهانی دەناسنەوە. چینێکی کە لە هەموو شوێنێکی جیهاندا سەرەڕای جیاوازی لە ئاستی حەقدەست، شێوازی گرێبەستەکان یان جۆری حکوومەتەکان لەگەڵ کێشەیەکی هاوبەشدا ڕوبەڕوون. لەوانە چەوساننەوە، نائەمنی، ناسەقامگیری و بێبەشبوون لە پشکی ڕاستەقینەی خۆیان لەو سەروەتەی کە بەدەستی خۆیان بەرهەمی دەهێنن. ئەم جیهانی بوونە یەکی ئایاری لە زۆرێک لە بۆنەکانی دیکە جیا کردوتەوە. لەم ڕۆژەدا کرێکاری ئێرانی، کرێکاری تورکیا، فەلەستین، فەڕەنسا، کرێکاری هێندستان و کرێکاری ئەمریکای لاتین هەر کامەیان لە بارودۆخێکی جیاوازدا بەڵام لە ئاسۆیەکی هاوبەشدا دەگەنە یەک. هەر ئەم تایبەتمەندیەشەکە ڕۆژی جیهانی کرێکار دەکاتە ڕۆژێک بۆ ڕاگەیاندنی هاوپشتی فرەنەتەوەیی. سەرمایەداری سیستمێکی جیهانیە. زەنجیرەکانی بەرهەمهێنان جیهانین و قازانج و سەرمایەش سنوور ناناسن، کەواتە خەباتی کرێکارانیش ناتوانێت لە ناو چوارچێوەیەکی تەسکی نیشتمانیدا قەتیز بمێنێتەوە. یەکی ئایار وە بیرهێنەرەوەی ئەم ڕاستیەیە کە چینی کرێکار سەرەڕای هەموو ئەو ناکۆچی و پرشوبڵاویەی کە لەسەرەوە بەسەریدا سەپێنراوە خاوەنی بەرژەوەندیەکی هاوبەش و مێژوویەکی هاوبەشە. لەم کاتەدا جیهانی بوونی یەکی ئایار بەو مانایە نییە کە ئەم ڕۆژە لە ڕاستیە دیار و ئاشکراکانی ژیانی کرێکاران لە هەر وڵاتێک جیا بێت. بە پێچەوانەوە ئەم ڕۆژە ڕێک لە هەناوی هەمان ئازار و خەباتی ڕۆژانەوە مانا پەیدا دەکات. لە هەر شوێنێکە کرێکارێک لە پێناو حەقدەستە دواکەوتوەکەی، ئەمنیەتی پیشەیی، بیمەی بێکاری و مافی ڕێکخراوبوون، مافی مانگرتن و یەکسانی ژن و پیاودا خەبات دەکات، یەکی ئەیار هی ئەوە. ئەو ڕۆژە هەم ڕۆژی وەبیرهێنانەوەی مێژووی خەباتی چینی کرێکارە و هەم ڕۆژی گرێدانی داواکاریە هەنووکەییەکانە بە ئاسۆیەکی فراوانتری ڕزگاری کۆمەڵایەتیەوە. لە ئێراندا بەڕێوەبردننی ڕێوڕسمەکانی یەکی ئایار گرنگیەکی دووهێندەی هەیە. چینی کرێکاری ئێران لە یەکێک لە دژوارترین قۆناغە مێژوویەکانی خۆیدا دەژی. هەڵاوسانی لە ڕاددەبەدەر، دابەزینی هێزی کڕین، بێکارکردن، گرێبەستە کاتیەکان، پەرەسەندنی پەیمانکاری، نائەمنی ژینگەی کار و سەرکوتی ڕێکخراوە سربەخۆکان و بێبەشبوون لە سەرەتاییترین مافە پیشەی و سیاسیەکان. لە ئاوە بارودۆخێکدا یەکی ئایار ڕۆژێکە بۆ کەوتنە بەرچاو، بۆ هاتنە مەیدان و بۆ دەربڕینی سربەخۆیانەی ویست و داواکاریەکانی کرێکاران. بێگومان کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی داوە ڕێوڕسمە سربەخۆکێکاریەکان سنووردار کۆنتڕۆڵیان سەرکوت بکات، بەڵام لە هەمان کاتدا ئەم حکوومەتە بە فەرمی بوونی ئەم بۆنەیەی قبول کردووە و هەر ئەمەش مەیدانی مانۆڕی حکوومەتی بۆ ڕێگریکردنی بە تەواوەتی لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی سربەخۆی کرێکاری سنووردار دەکات. بەواتایشی دیکە حکوومەت ناتوانێت ئەسڵی بۆنەکە ئینکار بکات، ئەگەرچی هەوڵ دەدات ناوەڕۆکەکەی بەتاڵ بکاتەوە و بێبایەخی بکات تا ئاستی ڕێوڕسمێکی فەرمی و حکوومەتی. بەڵام ئەزمموی ساڵانی ڕابردوو نیشانی داوەکە بەڕێوەبردننی ڕێوڕسمی سربەخۆی یەکی ئایار لە ئێراندا ممکنە. لە ناوچە جیاجیەکانی وڵات کرێکاران، موعەلیمان، خانەنشینان، هەڵسوراوانی ژن و چالاکانی کۆمەڵایەتی بە شێوازی جۆراوجۆر ئەم ڕۆژەیان بەڕێوە بردووە. لە کۆڕ و کۆبوونەوە بچووکەکانەوە بگرە تا بڵاوکردنەوەی بەیاننامە، سازکردنی کۆبوونەوە، بەرنامەی کللتوری، ئامادەبوونی بە کۆمەڵ لە شوێنە گشتیەکان و چەندین شێوازی دیکە.
هەر ئەم ئەزمونانە نیشانی دەدەن کە دەکرێت و دەبێت سوود لەم دەرفەتە وەربگیرێت. ئەمساڵ گرنگجیەکی ئەیار بۆ کرێکارانی ئێران لە ڕوویکی دیکەشەوە بە چەند قات زیاتر بووە. شەڕی ئەم دواییە هەزینەیەکی زۆر قورسی بەسەر چینی کرێکاری ئێراندا سەپاندووە. زۆرێک لە ژێرخان و ئەو ناوەندانەی کە کرێکاران تێیاندا کاریان دەکرد وێران بوون. ژمارەیەکی زۆر لە کرێکاران گیانیان لەدەستداوە، بەڵام کارە ساتەکە هەر بەوەندە کۆتایی نایەت. لێکەوتە ئابووری و کۆمەڵایەتیەکانی شەڕ مەودایەکی زۆر فراوانتری هەیە. بەپێی خەمڵاندنەکان زیاتر لە 2 ملیۆن کەس لە ئاکامی ئەم شەڕەدا بەڕیزی لەشکری بێکاران لە ئێران زیاد بوون. ئەمە واتە ملیۆنان سفرەی بچووکتر، ملیۆنان بنەماڵەی نائەمنتر و داهاتوویەکی تاریکتر بۆ بەشێکی هەرە زۆر لە هێزی کار. لە ئاوا بارودۆخێکدا کۆبوونەوەی کرێکاران لە یەکی ئایاردا مانایەکی تایبەت دەبەخشێت. ئەم کۆبوونەوەیە تەنانەت ئەگەر بە شێوازیشی سنووردار و لە ئاستی گەڕەکەکاندا بەڕێوە بچێت نیشاندانی هاوپشتیە لە جەرگەی بارودۆخە سەختەکاندا. کرێکاران بە کۆبوونەوە لە تەنیژەکتر بە خۆیان و بە کۆمەڵگە ڕادەگەیەنن کە بە تەنیانین و ئازارەکانیان تاکە کەسی و پرش و بڵاو نییە و وەڵامی ئەم دۆخەش تەنیا دەتوانێت بەهێزی بە کۆمەڵ و ڕێکخراوبوون بێت. لە سەردەمێکدا کە شەڕ، هەژاری، بێکاری و سەرکوت هەوڵ دەدەن چینی کرێکار پرش و بڵاو بێدەنگ و گۆشەگیر بکەن، خودی کۆبوونەوە و شانبەشانی یەکتر ڕاوەستان هەنگاوێکی گرنگە بۆ سەر لە نوێ بەدەستهێنانەوەی متمانە، ئیرادە و هاوپشتی چینایەتی. یەکی ئایار هەروەها ڕۆژی نوێکردنەوەی پەیمانە بۆ نەبەردەکانی داهاتوو. کرێکاران لەم ڕۆژەدا خۆیان بۆ داهاتووش ئامادە دەکەن، داهاتوویەکی کە تێیدا دەبێت لە پێناو مافی ڕێکخراوی سربەخۆ، مافی مانگرتن، حەقدەستی گونجاو لەگەڵ تێچووی ژیان، ئەمنیەتی پیشەیی، بیمەی بێکاری، بنیاتنانەوەی ناوەندە وێرانبووەکان و بەرگری لە گیان و بژێوی کرێکاران خەبات و تێکۆشان بکرێت. یەکی ئایار ڕۆژێکە کە ئەم داواکاریانە دەتوانن بە دەنجێکی بەرزتر، بە کۆمەڵتر و ڕوونتر بخرێنە ڕوو. لەم ڕۆوە دیفاع لە بەڕێوەبردننی سربەخۆ و بەربڵاوی یەکی ئایار لە ئێران دیفاع لە پێداویستیەکی بەپەلە و زیندوی چینی کرێکار. هەر ڕێوڕسمێک، هەر کۆڕ و کۆبوونەوەیەک، هەر بەیاننامەیەک و هەر حرەکەتێکی داهێنەرانە لەم ڕۆژەدا دەتوانێت هەنگاوێک بێت بەرە و بەهێزکردنی ڕێکخستن، زیادکردنی متمانە بەهێزی بە کۆمەڵ و ئامادەبوون بۆ هەوڵ و خەباتی گەورەتر. یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکارە، چونکە کرێکارانی جیهان تێیدا دەگەنە یەک و لە ئێرانی ئەمڕۆدا ئەم ڕۆژە دەبێت لە هەموو کاتێک زیاتر ببێتە ڕۆژی یەکگرتوویی، هاوپشتی و نیشاندانی ئیرادە بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشان.